ڕژێمی دیکتاتۆری سووریا لە پێناو مانەوەیدا بە پاڵپشتی چەندین دەوڵەتی زلهێز هەرچیەک لە دەستی هاتوێت لە کاولکاری و خوێنڕشتنی بەناحەقی خەڵکی سیڤیل و بێتاواندا درێخی نەکردووە. لە ماوەی 5 ساڵدا ئەمە سێمین جارە چەکی کیمیایی قەدەغەکراوی نێودەوڵەتی لە ناوچەی غۆتە و ئەعزەمیەی دیمەشق و هەتا دوێنێش لە شاری دۆمادا بەکاردەهێنرێت. ئەوەی دوێنێ لە ناوچەی دۆمادا ڕوویدا کە بە بەرچاوی دنیاوە منداڵ و ژن و گەورە و بچووکێ و ناوچەیە بە ژەهری گازی کیمیاوی قەدەغەکراو خنکێنران پەڵەیەکی ڕەشی ترە بە نێوچاوانی مێژووەوە. مێژووی ئەو دەوڵەتانەی کە لە پێناو بەرژەوەندیەکانیاندا هەر خەریکن ئاگری شەڕ و کوشتار خۆشەکەن. نەفرەتێکی ترە بە نێوچاوانی بەرەمهێنەران و بەکارهێنەرانی چەکی کیمیاییەوە. ئێمەی هەڵەبجەیی و کەسوکاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە لە هەر کەسێک زیاتر هەست بە مەترسی ئازارەکانی چەکی کۆکوژی کیمیایی دەکرد. بۆیە زۆر بەتوندی ئیدانەی ئەو کارە نامرۆڤانەیە دەکەین. داواکارین وڵات و کۆمەڵگە و ڕێکخراوە مرۆڤ دۆست و ویژدان زیندوەکان بە زوویی بێنە دەنگ و چیتر ڕێگر بن لە بەرەمهێنان و بەکارهێنانی چەکی کیمیاوی و ڕێکاری جددی بگرنەبەر بۆ دەستنیشانکردنی ئەنجامدەرانی ئەو تاوانە و بە سزاگەیاندنیان.